خۆشەویستان سڵاوتان لێبێ من ئەمڕۆ لە نێو کارگەی کەلتوریم کە لێرە سنتەرێکێ بە ناوی سەکۆی هەمووان بۆ دوڕۆژ کاری ئەم سنتەرە بەخشینی زانیاریە لەسەر دانانی پانێڵەکان بۆ وزەینەوە بۆەوە ئازانی کە ئێستا لە جیهانە زۆر گرنگی ئەترێ بە و پانێڵانە و کاری پێیەکەن لە نێو ماڵ و باڵەخانە و شوێنە گشتیەکاندا لێرەش ئێستا پەرەی سندووە و بەڵام پێویستی بە زانیاری هەیە و بە شێوازێکی ئەکادمی چۆن بتوانین گەنجەکانمان خوێندکارەکانمان فێرکەین لەسەر دانانەکەی ئەم ئەرکە ئەم سنتەرە گرتوێتی ئەستۆ بۆی ئێمە زیاتر هەم لەسەر سنتەرەکە هەم لەسەر ئەوەی کار و پرۆژەکانیان چی بۆ لە ڕابردوو لە ئێستایانوێ چی بکەن و بۆ داهاتووژیانوێ چی بکەن زۆر بەڕێز خات و ئاوێز ئاسکەرم لەگەڵای وەکو سەرپەرشتیار لەم سنتەرەیە کە کار لەگەڵ خوێندکاران و گەنجانەکات خاتوایە سڵاو لێبێت سڵاو لێوەش بەخێربێن زۆر سپاس ممنون ئێمە سەرەتا دەستخۆشیتان لێەکەین بۆ ئەم کاری کە بۆ خوێندکاران و گەنجانەکەن بەڵام سەرەتا بابزانین ئەم سنتەرە سەکۆی هەمووان بۆ دوڕۆژ کەی دامەزرا و ئامانجی ئێوە چی بوو؟ زۆر سپاس بەخێربێن من ئاوێز ئاسکەر ئەندازیاری کارەبام باشە ئەم سنتەرەی ئێمە تەبعاً یەکەم کارمان واتە یەکەم کۆرسمان کە کردمانەوە لە بەرواری حەڤەی دوانسەی 2023 بوو واتە لەو کاتەوە ئێمە دەستمان کردو بە کار و پرۆژەکانمان باشە تەبعاً ئامانجی ئێمەش ئەوەیە کەوا هەم خوێندکاران هەم خەڵکانی تریش لە هەر جێگایەک بوون بیان ناسێنین بە وزەنیۆبەکان بەگشتی بەڵام بواری وزەی خۆر بە تایبەتی کە ئێمە کاری تێدا دەکەین زۆر باشە کەواتە ئێوە ئێستا کە من و تۆ گفتوگۆکەین ئەبینین کۆمەڵێک گەنج و خوێندکار لێرە ئامادەن کە کاژیار بە شێوازیەکی تیۆری بابەتەکانیان فێرەکات ئێوە شوێنی کەشتان هەیە وەکو پراکتیکی بتوانن کارەکان فێری خوێندکارەکەن بەڵێ ئێمە هەموو دەورە و کۆرساتێکمان کە ئەیڵێنەوە لە بواری وزەی خۆرە سەرەتا چەند ڕۆژێک بە شێوازێکی نەزەڕی بابەتەکانیان تێئەگەێنینکەوە ئەم سیستەمە لە چی پێکیە هەموو دیڤایسەکان چی و چۆن پێکەوە کار ئەەکەن و هەروە بواری حسابات و دیزاینکردنیان هەمووی بە شێوازێکی ئەکادمی تێئەگەێنین دواتر لە بشی دووەمی کۆرساتەکانمانە ئێمە بابەتی ئەمەلیمان هەیە کەوا سیستەمێکمان هەیە خوێندکاران خۆیان بەدەستی خۆیان ئەتوانن سیستەمەکە ببەستن تەبعاً هەمووی لەژێر ڕێنمایی خۆماندا و بە شێوازێکی سەیفتی تەواو و بۆ ئەوەی زیاتر لە بابەتەکە تێبگەن پێچگەلەوە وەرشەیەکمان هەیە وەرشەیەکی کراوێ کە بە هەمان شێوە هەموو ئامێرێکی تیاکە و خوێندکاران بتوانن سوودی لێ بین بۆ بابەتە ئەمەلەکان باشە ئەم خوێندکارانی لێرە ئامادەن بە چی پێوەرێکە توانن بەشداری لەم خولانی ئێوە بکەن خولەکانتان بۆ ماوەی چەندە کە بتوانێت خوێندکارێک بە تەواوەتی فێری کارەکە بێت بەڵێ ئێمە خولەکانمان تەبعاً کردومان بە چەند بابەتێکەوە خولمان هەیە بۆ خوێندکارانی ئەندازیاری بە تایبەتی وەریان ئەگرین کە بە شێوازێکی ئەکادمی بابەتەکانیان تێئەگەێنین بۆ خولمان هەیە بۆ غیری ئەندازیاریش بۆ شێوازی تەکنیکیەکەیەتی کە ئەوش بە شێوازێکی جیاوازە ئێمە خۆمان لای خۆمانەوە بڵاوکراوەیەکی بۆ بڵاو ئەەکەین و دواتر خەڵک دەتوانێت بەشدار بێت باشە ئەو خولانەی پێشووتر کردوتانەتەوە گەنجە بۆ سوودی لێبینێ و بتوانێت دوجار خۆی پرۆژەی هەبێت و کاری بۆ بکات بەڵێ بەدنیای و ئێمە ئەو خولانەی کە کردومانەتەوە تەوان ئامانجی ئێمە ئەوەیە کەوا خوێندکاران بتوان سوودی لێبین بۆی لە داهاتوە کاریان لەو بابەتەیە دەستکەوە خوێندکارمان هەبووە کە خۆی بە دەستی خۆی مەوادی داوا کردو بۆ ماڵی خۆی داینەوە سیستەمەکە زۆر باشە بەردەوام ئێوە خوێندکارانی بە تایبەتی زانکۆ و پەیمانگاکان وتی مەرجیش نییە کەسێک خۆی بتوانێت بێ ئارەزومەند بێ دوجار دەتوانێت چۆن سوودی لێ ببینێ لە دەرەوە ئەتوانێت لەگەڵ کەسانی کە بە تیم کار بکەن یان خۆی توانێت پرۆژەی هەبێت و ئەگەر شوێنێکیش کۆمپانیایەک پێویستی پێبێ بە ئاسانی ئەم بتوانێت وەربگیرێت بڵێ تەبعاً ئێمە ئەو معلوماتانی کە پێیان ئەبەخشین لە کۆمپانیایەکە بێ مقابلەیەکی کار بکات ئەتوانێت سوود لەو معلوماتانی ئێمە ببینێ بەڵام ئێمە بێجگە لە خوێندکارانی زانکۆ بەردەوام سیمیناراتی ژینگەییشمان هەیە بۆ منداڵان واتە بۆ ئەوانەی تەمەنیان ئیتر لە 8 ساڵەوە هەتاوکو 14 و 16 ساڵن سیمیناراتی ژینگەییمان هەیە بێجگەلەوە بە شێوازێکی سیستەمی بچووک پێیان پیشانەیەکەوە سیستەمی وزەی خۆر چۆن کارەکە باشە لەگەڵ ئەم سیستەمەیە باسی ژینگەت کرد تا چەند هۆشیاریە ژینگەیەکان کەمە بەشێکە بۆ ئەوی پارێزگاری لە ژینگە بکەین کە وزەی نوێ بۆیە تا چەند هەوڵێن هۆشیاری ژینگەییش بکەنە ناو گەنجانە بۆی کە ئاگاداری ئەو پیسبوونی ژینگەیە بن تەبعاً ئێمە یەکێکی تر لە ئامانجەکانمان و یەکێک لە خاڵە گرینگەکانی بابەتی سۆلار سیستەم پاراستنی ژینگەیە ئەوەیە کەوا هاوڕێی ژینگە لە سەرەتای هەموو خولێکمانە ئێمە سەرەتایەک دەربارەی سوودەکانی ئەم سیستەمە باس دەکەین کەوا بۆچی گرنگە و لایەنە ژینگەیەکانی چین
دواتر بە شێوازێکی ئەکادیمی ئەچینە ناو بابەتە علمێکەوە. باشە بێژگەلەوەش سیمیناراتی بەردەوامیشمانەیە لە بواری وەزەنیۆبەکان و ژینگەیە. باشە خات و ئاوێزە ئەم سیستەمی ئێوە کە فێری خوێندکارانەکەن سیستەمێک سا لە ماڵەکانە دانرێ لە شوێنە گشتە گەورەکانە دانرێ ئەوش بەپی شوێنەکان پانێڵەکان لە ڕووی قەبارەوە گۆڕانکاری بەسەرێ ئێوە هەموو شێوازە قەبارەکان فێری خوێندکارانەکەن یاخود بۆ سیستەمێکی بچووک. تەبان ئێمە ئەوەی بە خوێندکاری ئەگەێنین هەموو بابەتەکان ئەگرێتواتە ئێمە پێیان ئەڵێن کەوا لەگەڵ هەر ڕێیتینگێکی پانەڵا کە هەیە قیاساتەکەشی ئەگۆڕێت چ جۆرە قیاساتێک باشەکەوا بۆ ماڵەوە بەکاری بێنن یاخود بۆ شوێنە بازرگانیە گەورەکان بەکاری باشە ئەوەی ئێستا کە وەکووانەیە کەوتێتەوە ئەم تیۆریە سووتان لە چی بینیوە کە بە خوێندکاری ئەڵێنەوە جارێکی تر واتە خۆمان لە چیوە هێناوە لە چی وەرتان ئێمە خۆمان تەبان پێشەوەی ئەم شوێنە بکەینەوە و پێش ئەوی دەستکەین بەم کارە خۆمان خولمان بینەوە خول و دەوراتمان بینەوە لە بواری سۆلار سیستەما لە زانکۆی سلێمانی خولەکەمان بینەوە و دواتر ئێمە خۆمان بە دوای زانیاری زیاتر داگەڕاوین و بێجگەلەوە ڕۆشتین سەیری پرۆژەمان کرد و هەتاوەکو بتوانین زۆرترین معلومات بەدەست بێنین و ئەوەی کە پێمانە بیگەینین بە خوێندکاران. دەستە خۆش بێ سۆر سپاس بۆ تۆ بە شێوازێکی گشتی زانیاری داینێ لە سەرف سنتەرە بەڵام ئەوەی کە گرنگە بەشێکی تری پراکتیشیە کە ئێوە وەرشەیەکی تایبەتان هەیە دوجار لەگەڵ کاکشیار لەوێ بتوانین کۆمەڵە زانیاری وەرگین لەگەڵ خوێندکارانی کە لەوێ چۆن کارەکەن جوان بە چه شێوازێک دادەنرێ لەوێش کۆمەڵە زانیاری وەرەگرین لەگەڵ ماوە. ئێستا هاتوونەتە نێو وەرشەکەەوە بابزانین بە شێوازی پراکتیشی چۆن کارەکان ئەنجامێن لە بەستنی پانێڵەکان و پارچەکانی و بزانین بە شێوازێکی باش ئەکادمیانە خوێندکاران لە ڕێگەی بەرکەوتنیان بە کەرەسەکان زیاتر ئاشنابن و زیاتر فێرە بن بەڵام بە چ شێوازێک بۆ مەبەستە کاکژێرازادم لەگەڵایە کە بەڕێزان وەکو سەرپەرشتیار لەم سنتەرەیە کارەکات زانیاری زیاترمانەیە کاکژێر سڵاو لێ سڵاو لە تۆ پێمان بڵێ بە شێوازی پراکتیکی لە دوای ئەوەی کە نەزاریان پێڵێن بە شێوازی پراکتیکی ئێوە چۆن فێریانەکەن تاوان بە پێوەی کە زانستی سۆلەر پەنەڵ وەکو هەموو زانستی پێی ئەندازیاری هەم لایانی نەزەری و ئەم لایانی پراکتیکی هەیە باشە بەپێی ئەوە ئێمە لەم وەشەیە کە داماناوە دابینمان کردووە و قسمانەتە بەرجەستی خوێندکارەکان بابەتە پراکتیکەکانیان بۆ ڕوونەکەینەوە تەمان بە شێوازێکی پراکتیکی بە حکمی ئەوەی وەشەیە لە دامەزراندنی سیستەمی بەرەمێنانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە دوو لایانی پراکتیکیمان هەیە لایەنێکیان لایانی کارەبایەکەیەتی دومیشان لایانی میکانیکیەکەی لایانی کارەبایەکەی ئەو با بڵێن دیزاینکردن و هەروەها بەستنی بە شێوازێکی پراکتیکی ئەو کۆمپۆننتانە یاخود ئەو پێداویستیانی کە هەم سۆلەر پانەڵەکانە پارێزێت و هەم ئینڤێرتەر و هەم پاتریش کە لە سیستەمی سۆلەرا بەکاریە ئەمە لایانی کارەبایەکەیەتی و تەمان لێرەش جێبەجێیەکین لە مۆشەیە بەشەکان جیاکەنەوە لە پراکتیکیە دوای بەیەکۆکەی کەنە سیستەمی یان ڕێفاین بڵێن بابەتی پراکتیکەش دوو بەشە بەشێکی یان کارە لایانی کارەبایەکەی دومیان لایانی میکانیکەکەیەتی لە سیستەمی سۆلەرە باشە لانی میکانیکیەکەشی بە حکمی ئەوەی سۆلەر پەنەڵەکان پێویستەکە باڵین داریەک یاخود ئینفانیشنێکی دیاریکراوی هەبێ بە دەساواژە ئینگلیزەکەی پێویستەکە بە شێوازێکی ڕێکوپێک ستراکچەرێک یاخود ڕاگیرێک بۆ سۆلەر پەنەڵەکان دابندرێ بۆ ئەوەی بەو لاریە یاخود بەو ئینفانیشنی کە ئێمە پێویستمانە و لە بەڵاتی خۆمانە ئەگونجێ پانەڵەکان ڕاگیر بکەین کە ئەوەش بەشێکە لە ئەو بابەکانی کە ئێمە بە خوێندکارەکانی هەڵدەین کە بە شێوازێکی پراکتیکیش لەم وەشەیە جێبەجێ باشە کاک ژیار لەوەی کە ئێوە بە تیۆری هەموو زانیاریەکانیان پێڵێت لەسەر ئەوەی ئەم سیستەمە چەند هاوڕێی ژینگەیە چەند وزەینەوەبووەکانمان بۆ دروستەکە کە خۆشتان ئامانسانەوەیە لە مرشەیە تا چەنە بێتە بەشێکی گرنگتر بووی کە خوێندکار بەرکەوتنی هەیە لەگەڵ پارچەکان بتوانێت زیاتر فێری کارەکە بێت وەڵی بەتەکیت چونکە خۆی ئەتوان بڵم لە شاو زانستەکانی هەیە زانستی بابڵین سۆلەر لایانی نەزەرەکەی زۆرە پێویستیشە تاوان ڕاستە زۆرە بەڵام پێویستە زۆ زەرورە لەگەڵ بابەتە نەزەرەکانە بابەتی پراکتیکی شەبێت بۆ ئەوەی ئەو بابەتە نەزاریانی کە خوێنویانە بە شێوازێکی باشتر لە مێشکیانە لە با بڵێن هۆش و پزری
خوێندکارەکانە تەزبیت بێت و بۆ نمونە دوو ڕۆژیکە کە خۆیان خوێندکارێکی ئەندازیاری کارەبا بۆ نمونە ئیشیان دەستکەوت ڕاستە لەوانەیە ئەمان ببن بە سەرپەرشتیاری پرۆژەیە نەوەکو خۆیان لایانی تەکنیکەکەی بتەن بەڵام ئەگەر پێشتر خۆیان بابەتە تەکنیکەکانیان بەدەستی خۆیان کردبێ ئەو کاتە ئەتوانن بە شێوازێکی باشتریش سەرپەرشتی پرۆژێکی گەورەش بکەن. کەواتەمە ئامانجێکی گرنگی ئەوەیە کە گەنجەکان یا خوێندکارەکان دوجار ئەگەر دامەزراندنیش نەبوو بتوانن لە کەرتی تایبەت یاخود لەو پرۆژانەی کاکرێتەوە ئەگەر کەسێکیان پێویست بێ بۆ دانانی ئەم سیستەمە بتوانێت کارێک هەلی کارێکی هەبێ ئەمە ئێوە تا چەند کار لەسەر ئەم بابەتە؟ وەڵی بەتەکیید خۆی ئەتوانم بڵێم سیستەمی سۆلەر کە بەرهەمهێنانی کارەبا لە ڕێی وزەی خۆرەوە ترێندێکی عالەمیە جیهانیە ئەویش هاندەری سەرەکی لە ئەنەرژینگەفەیەتی کە هەموو ئەو وڵاتانی کە باڵێن وڵاتە بەرهەمهێنەکان سەنایەکان بۆ ئەوەی لەکەوتەکانی دوانەکسیدی کاربۆن و گەنمبوونی جیهان کەم بێتەوە و لەلایەکی کەشەوە تیشکی خۆر شتێکی سروشتی و فواییە و لەخوا بەجێ بێ لە وڵات فۆشمان لە زۆربەی وەرزەکانە بە زستانیشەوە ڕێژێکی باش تیشکی خۆرمان هەیە ئەم دوو فاکتەرە وای کردووە کە دامەزراندنی سیستەمی سۆلەر ببێتە فاکتەرێک بێ بە هەلێکی کار هەم بۆ خەڵکی تەکنیکی و هەم بۆ با بڵێن تەلەبە و دەرچووی بەشی ئەندازیارەکان. باشە ئەو خولانەی پێشتر وتوتانەتەوە بە تیۆریش و بە پراکتیکیش خوێندکار سوودمەند بوون دوجار لە دەرەوە بتوانن کاریشانە بێ لە پرۆژەیەکە ئیش بکەن؟ بەڵێ وەڵی بەتەکیید ئێمە ئەو فێرخوازانەی کە لە کورسەکانمانە بەشدار بوون بۆ نمونە هەیەە توانیویانە کۆمپانیای خۆیان دامەزیێنن زۆر باش هەنێکیان بۆ نمونە بەتابەت خوێندکار تەلەبەی کۆلێژە ئەندازیارەکان لە توێژینەوەی کۆتا کۆنا واتە بەحسی مەرحەلە 4 توانیوانە ئیسفادەی لێ بکەن واتە هەم خوێندکار و هەم ئەو بەڕێزانشکە ئەنەوێ ئیش لە بوارەکات. زۆر باشە کەواتە لە بۆرشەکەی خۆتانە بە پێویست کەرەسەتان لە بەردەسایەکە خوێندکار بتوانێت تاقیکردنەوەی لەسەر ئەنجام بات و بتوانێت بە شێوازێکی باش فێر بێت؟ بەتەکیید خۆی تەبەن هەموو شتێک ینی هەموو لایەنێک بەش خۆی کەم و کوڕی هەیە بەڵام ئێمە شنێک توانی بێتمان شنێک ینی باڵین زۆرترین هەوڵمان ناوە کە هەموو ئەو کۆمپۆننتانە هەموو ئەو پارچانەی کە هەیە وەکو بۆ نمونە ڕاگیری پانەڵەکان قاعدەی پانەڵەکان ئێتر هەر لە سی چەنەڵ و با بڵێن ئەو کۆمپۆننتانی کە پێویستە بۆی پانەڵەکان ڕاگیرکە و هەم کۆمپۆننتە کارەبایەکانیش کە با بڵێن لە بواری سۆلەرە دەساواژەی کۆمباینەر بۆکس بەکاریە واتە ئەو سێکە برێکەر و جۆزە ئەوەی کە بۆ پاراستنی ماوەدەکان بەکاریە ئینڤێرتەر و پاچی هەموو ئەوانەمان دابین کردو بۆ ئەوەی بە شێوازێکی باشتر و بە پراکتیکی بە فێرخوازەکان. زۆر باشە پێم خۆشە پێم بڵێ پرۆژەی داهاتووتان چییە؟ ئێوە کە لەسەر ئەم خولانە بەردەوام بن بێگومانە مەسعود بە گەنجان و خوێندکاران نەگەێنێ بۆ داهاتوو پلانتان چییە؟ بەڵێ خۆی تەمان چەند پرۆژەیەکمان هەیە بەس ئەتوانم بڵێم گرنگترینیان ئەوەی کە لە هەمویان زیاتر حەزەکەم باسی بکەم ئێمە تاوان پێشتر پەیوەندیمان کردبوو بە قوتابخانە پیشەییەکانەوە ئەو مامۆستایانەی ئەو مامۆستا بەڕێزانی کە لەو قوتابخانانە دەرسەڵێنەوە بە ئامانجی ئەوەی با بڵێن بابەتی سۆلەر بکەین بە بەشێک لە منهەجی خوێندنگە پیشەییەکان با بڵێن پەیوەندیمان بەو مامۆستایانەوە کرد بە مامۆستا بەڕێزانە کۆرسێکی سۆلەرمان بۆ کردنەوە بۆ ئەوەی هەم بابەتی سۆلەر لە ڕێگەی مامۆستاکانەوە واتە ئێمە ڕاهێنانمان کردو بە مامۆستاکان بۆی مامۆستاکانیش ڕاهێنان بکەن بە ئەو خوێندکارانەی کە لە قوتابخانە پیشەییەکانە هەن بۆی بێ بە بەشێک لە منهەجی قوتابخانە پیشەییەکان زائیدەن لە هەوڵی ئەوە شاین کە وەکو تەمان لە سەرەتاشە باسمان کرد بەشی سەرەکی سۆلەر لایەنە پراکتیکەکەیەتی بۆیە بۆ قوتابخانە پیشەییەکان لە هەوڵی ئەوەیان هەر مەکتەبێک سندوقێکی سۆلەر کە لە چەند با بڵێن کۆمپۆننتێک و لە چەند پێداویستێکی بچووکتر پێکاتوە کە لە سنووقێکا جێی بێتەوە بەو شێوازەش بەڵێ فێریان پانەڵی بچووک و پاچی بچووک زۆر باش ئینڤێرتەری بچووک بۆ ئەوەی کە پارالێڵ و هاوشانی ئەوەی کە با بڵێن سۆلەر بێ بە بەشێک لە منهەجی قوتابخانە پیشەییەکان ئەو سندوقەش سندوقی سۆلەر لەگەڵ ئەوەیە تەلەبەکان لە دوای بابەتە نەزەرەکان بەکاری بێن و هاوشێوەی ئێرە لە خوێندنگە پیشەییەکان
بابەتی سۆلەر بە پراکتیکیش بکەن دێت. بێگومان خۆشەویستان ئەم سنتەرەش پاڵپشتێکیە ئەویش مامۆستا ڕێبوارە ئێمە دەستخۆشی لێکەین کاوکاری ئەم گەنجانەکان لێرە بتوانن وانەکان بڵێنەوە و خوێندکارانیش بتوانن سوودمەند بن. مامۆستا ڕێبوار تا چەند دەرفەتێکی یا بە ئێوە کە بتوانن ئەم کارانەتان بە شێوازێکی هەم تیۆری و هەم پراکتیکی و هەم هاوکاری خوێندکارانیش بە ئەم پاڵپشتیانە تا چەند گرنگی وەڵی بە دڵنیاییەوە گرنگیەکی زۆری هەیە و دەستخۆشیش تەمان لە مامۆستا ڕێبوارەکەین کە بە هاوکاری ئەم سنتەرەمان دامەزرانوە بە حکمی ئەوەی بەتایبەت خوێندکاری زانکۆ کە باڵێن تەخەڕوجەکە زۆر گرنگە لایەنێک هەبێت کە دەستی تەلەبەت بێت و ئەگەر ئەوەشی کە لە زانکۆیە خوێندرابێت بە پیتیویست نەبوو بێت سنتەرێک هەبێت تەمان هیواداری ئەوم کە لە داهاتووشە لە پاس سنتەرەکەی ئێمە سنتەری تری لەم شێوازە شپێتەوە بۆ ئەوەی هاوکاری دەرچوانی زانکۆ بکرێت کە ڕاهێنانیان پێ بکرێت لەو بواری کە لە زانکۆیە تیان بەشداریان کردو. دەست خۆش بێ دەستان خۆش بێت. بەڵێ خۆشەویستان ئەوەی کە گرنگ بوو ئامانجی من بوو کەەوە بێ گەنجان چۆن بتوانن لە بوارێکە لە پیشەیەکە خۆیان ببینەوە. بێگومان ئەم کارکردنی ئەم سنتەرەش سەکۆی هەمووان بۆ داهاتوو کاری گرنگەکە بۆ داهاتوو بتوانێت گەنجان لە دۆهاتووە هەلی کاریان هەبێ و کاری باشتر بکەن. هیواداری نمونێ ئەم سنتەرانە زیابێت تا گەنجان سوودمەند بن لێی. کاتێکی خۆش.